گوێگرانی بەڕێز بە ئەڵقەیەکی دیکە لە بەرنامەکانی کرێکار بە یەکەوەی. ئازار و ئەزیەتی جنسی هەردەم لە کەمینی سەرجەم ژنانی پیشەداردایە. ژنانی کرێکار جگە لەوەی کە لە شوێنی کارەکەیاندا لە هەڵاواردنی ڕەگەزی لە بەراورد لەگەڵ هاوکارانی پیاویاندا بەرەوڕوون، بەڵکو بەهۆی پێویستی ماڵی، نەبوونی شارەزایی، پشتیوانی کەم لەلایەن بنەماڵەوە، نەخوێندەواری لە ئاستی باڵادا و ئاشنا نەبوون لەگەڵ یاساکاندا و هەروەها ترسی لە دەستدانی کارەکەیان تووشی هەڵاواردنی سەرچاوەگرت و لە چینە ئابوووریەکەیان دەبن و هەر ئەم هەڵاواردنە ڕێگە خۆشکەر و هاندەرێکە بۆ ئازاری جنسی یان ڕەگەزیان. بە دەربڕینێکی دیکە ژنانی کرێکار ڕەنج و ئازاری ژنبوون و ڕوانینی جنسیەتی سەبارەت بە خۆیان لە شوێنەکانی کاردا بە شێوەی ڕوتین دەچێژن. دوای بینینی هەواڵە کرێکاریەکانی ڕۆژانی ڕابردوو بۆ درێژەی باسەکەمان دێمە وەلاتان و پرسیارەکانمان لەم بارەیەوە ڕوودەکەینە میوانی بەرنامەکە. 310 کەس لە کرێکارانی کانزای ئەلبۆرز دەستیاندایە مانگرتن. کرێکارانی کانزای بەردی ئاسنی ئەلبۆرد لە ناڕەزایەتی بە دواکەوتنی حەقدەستی دوومانگیان دەستیان لە کار کێشایەوە کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. بەپێی هەواڵی هێرانە، مۆرتەزا نیکپور بەرپرسی شورای ئیسلامی کرێکارانی کانزای بەردی ئاسنی ئەلبۆرزی ڕۆژئاوا ڕایگەیاندووە. سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە 25 خەرمانان 310 کەس لە کرێکارانی کانزای بەردی ئاسنی ئەلبۆرزی ڕۆژئاوا لە گوندی سەنگرود لە پارێزگای گیلان بەمبەستی ناڕەزایەتی دەربڕین بە دواکەوتنی حەقدەستی دوومانگیان و هەروە هەڵوەشانەوەی بڕیاری داخرانی ئەو کانزایە دەستیان لە کار کێشایەوە. لە بەرامبەر تونێلی ژمارە 9 ئەو کانزایە کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. بەپێی قسەکانی ئەو نوێنەرە کرێکارانە، کرێکارانی کانزای بەردی ئاسنی ئەلبۆرز چەندین جار لە بەرپرسانی ئەو شارە خوازیاری پێداچوونەوەی گرفتەکانی ئەو کانزایە بوون، بەڵام بەرپرسانی ئەو کانزایە گرنگیەکانیان بە خواستەکانی کرێکاران نەداوە. بێدەنگی بەرپرسان بووەتە هۆی بەربڵاوی ناڕەزایەتی کرێکارانی ئەو کانزایە. جێگەی ئاماژەی ئەو نوێنەرەی کرێکارانە لە درێژەی قسەکانی داوتی لە دەستپێکی ساڵی نوێی خوێندندا نیگەرانی کرێکارانی ئەو کانزایە بەهۆی دابینکردنی پێداویستەکانی خوێندنگە بۆ منداڵانیان زیاتر بووە. ناوبراو لە درێژەی قسەکانی داوتی کرێکارانی ئەلبۆردی ڕۆژئاوا لەسەر ئەو بڕوایەدان کە بەو هۆیەوە لە شار دوورن و لە نێوان کێوەکانی ئەلبۆردی ڕۆژئاوادا کار دەکەن و شوێنی نیشتەجێبوونیان لە گوندەکانی دەوروبەری ئەو کانزایەدایە. هیچ بەرپرسێک دەنگی ناڕەزایەتیان نابیستێت و بەو هۆیەوە لەسەر مانگرتنی خۆیان بەردەوام دەبن تاکو و ڕەنگ بێ کەسێک گوێ لە داخوازیەکانیان بگرێت. لە سەرکاردەرکردنی 4 کرێکاری پرۆفیلی ساوە. پاشەوەی کە ڕۆژی شەممە 22 خەرمانان کرێکارانی کارخانەی پرۆفیلی ساوە لە ناڕەزایەتی دەربڕین بە دواکەوتنی حەقدەستەکانیان لە بەرامبەر فەرمانداری ساوە کۆبوونەوەیان سازدا. سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە 4 کرێکاری ئەو کارخانەیە بە بیانووی کۆتاییاتنی ماوەی گرێبەستەکانیان لەسەر کار دەرکران. بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان، یەکێک لە کرێکارانی کارخانەی پرۆفیلی ساوە بە هەواڵنێرانی ڕاگەیاندووە. کۆبوونەوەی ڕۆژی شەممەی 22 خەرمانانی کرێکارانی ئەو یەکە بەرهەمهێنەرە لە بەرامبەر بینای فەرمانداری لە کاتێکدا سازدرا کە خاوەنکاری پرۆفیلی ساوە بە کرێکارانی خۆی وتبوو کە ناتوانێت حەقدەستەکانیان پێ بدات. بەوتەی و کرێکارە لە پەیامی خاوەنکاری پرۆفیلی ساوە بۆ کرێکاران هاتووە حەقدەستی مانگی گوڵان تاکو 25 مانگی خەرمانان پێیان دەدرێت، بەڵام بەهۆی کێشەی بەرهەمهێنان توانای جێبەجێکردنی ئەو پرسەمان نییە و لەمە بە دوای تاکو کێشەی ماڵی چارەسەر نەکرێت هیچ گەرانتیەک بۆ جێبەجێکردنی خشتەی کاتبەندی بوونی نییە. ئەم کرێکارە وتی لە ئاکەمدا بە بیستنی پەیامی خاوەنکار کرێکاران ئاگادار بوونەوە کە خاوەنکار نایهەوێت بە بەڵێنە یاساییەکانی خۆی پابند بێت. هەر بۆیە ڕۆژی شەممە بە نیشانی ناڕەزایەتی دەربڕین لە بەرامبەر بینای فەرمانداری ساوە کۆبوونەوە، کەچی لە وەڵامدا بەیانی ئەو ڕۆژە واتە یەکشەممە 23 خەرمانان 4 کەس لە هاوکارانیان بە بیانووی کۆتاییاتنی ماوەی گرێبەستەکانیان لەسەر کار دەرکران. ئەو کرێکاری کارخانەی پرۆفیلی ساوە لە درێژەدا وتی لە نزیک بە 6 ساڵ لەمە و پێشەوە دواکەوتنی حەقدەستی کرێکاران بە شێوەی 10 ڕۆژە دەستی پێکردووە کە لە ئاکامدا لە ماوەی ئەم ساڵانەدا حەقدەستی وە دواکەوتووی نزیک بە 900 کرێکاری ئەو کارخانەیە گەیشتووەتە 8 مانگ. ڕەخنەی ڕێکخراوە کرێکاریەکان لە سەپاندنی حکمی شەلاق بۆ کرێکاران. بڵاوبوونەوەی حکمی شەلاق و 6 مانگ زیندانی بۆ 4 کرێکاری پێترۆشیمی ڕازی ڕەخنەی ژمارەیەک لە ڕێکخراوە کرێکاریەکانی بەدواوە بوو.
بەپێی هەواڵە هەواڵنێریە نێوخۆیەکان دادگای ئەو چوار چالاکە کرێکاریە ڕۆژی دووشەمە 24 خەرمانان لەسەر سکاڵای بەڕێوەبەری گشتی کۆمپانیای پێتروشیمی رازی بە دژی ئەو کرێکارانە بە تۆمەتی تێکدانی نەزم و بێڕێزی و هەڕەشەکردن بەڕێوە چوە ئەو حکومەیان بەسەردا سەپاوە. لە بڕیاری کۆتایی دادگادا هاتووە کە خاوەنکار سکاڵای بە دژی ئەو چوار کرێکارە بەرز کردوێتەوە باس لەوە دەکات کە لە ڕێکەوتی 28 ڕێبەندانی ساڵی 1392 هەتاوی کرێکارانی پێتروشیمی رازیان هانداوە کە بە گەڵاڵەی داواکاری نابەجێ و دوور لە بابەتەکانی پەیوەندیدار بەکارەوە بوونەتە هۆی ئەوەی کە کرێکاران کۆبوونەوەی ناڕزایەتی ڕێک بخەن و چالاکی ئەو کۆمپانیانە ڕابگیردرێت. لە دژایەتی بە حکمی دادگا یەکێتی ئازادی کرێکاران بە بڵاوکردنەوەی ڕاگەیاندراوێک دژایەتی خۆی لەم حکومە دەربڕیوە بە بڕیارێکی دژەمەرۆیی ناولێ بردووە. هەروە هادی ئەبەوی و تەبێژی کانونی باڵای ئەنجومەنی سنفی کرێکاران ڕاگەیاندووە کە دانی ئەو بە مانای لێسەندەوەی ئامرازی ناڕزایەتی کرێکارانە لە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی هەر جۆرە پێشێلکاری مافەکانیان. هەر لەو پەیوەندیەدا ڕەحمەت پورموسا دەبیری کانونی شوراکانی ئیسلامی کار وێ ڕایڕەخنە لەم هەڵوێستەی دەستگای قەزایی دانی حکمی لەو چەشنەی وەک فێڵێک ناولێ بردووە و بۆ ترساندنی کرێکاران لەوەی کە بێدەنگ هەڵبژێرن لە ئاستی بێ مافەکانیان. سەرۆک پۆلیسی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ قاچاقی کاڵاو دراو تاقە لە کۆڵبەران دەکەین. فەتحوڵڵا زەمانیان سەرۆک پۆلیسی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ قاچاقی کاڵاو دراو پۆلیسی ئاگایی هێزی انتزامی ئێران وتی لە حاڵەتێک کە کۆڵبەران و باقی قاچاقچیەکان با بڕیارەکانی پۆلیس گوێنەدەن لە خاڵی سفری سنووری تەقەیان لێ دەکرێت. بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان فەتحوڵڵا زەمانیان ڕۆژی شەممە 22 خەرمانان ڕایگەیاندووە ئەگەر کەسێک بیهەوێت لە ڕۆژاوای ئێران مەبەست ناوچە کوردنشینەکانە بە شێوەی کۆڵبەری کەلوپەلێک قاچاق بکات ڕوبەڕووی پۆلیس و سزاکانی دەبێتەوە. ناوبراوتیشی ئاستی قاچاق بۆ پلیس جیاوازیەکی نییە چونکە کاری لەو چەشنە نایاساییە و بە تاوان دەژمێردرێت. بەپێی راپۆرتی چالاکانی مافی مرۆڤ لە سنوورەکانی کوردستانی ڕۆژهەڵات ساڵانە سەدان کەس لە کۆڵبەران و کاسبکاران بەهۆی تەقەی هێزەکانی کۆماری ئیسلامی دەبنە قوربانی. چەند مانگ دوای بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری ئێران لە ساڵی 92 ئۆمید کەریمیان نوێنەری شاری مەریوان لە مەجلیس ڕوو لە حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران وتی لە دادپەروەری کۆمەڵایەتیەکەیان تا ئێستا تەنیا کوژرانی شارۆمەندانی کورد لەلایەن هێزە انتزامیەکانەوە وەبەر خەڵکی کورد کەوتووە. کۆڵبەرێکی دیکەی کورد بەهۆی تەقای هێزە انتزامیەکان گیانی لەدەستدا. بەهۆی تەقەکردنی هێزە ئەمنیەکان سەری سنوور لە کۆڵبەرانی کورد کۆڵبەرێک گیانی لەدەستدا و کەسێکی دیکەش بریندار بوو. بەپێی هەواڵی هێرانە شەوی دووشەمە 24 خەرمانان هێزەکانی سەری سنوور سیسرکە لە سنووری ئێران و تورکیا لە شاری ورمێ تەقەیان لە دوو کۆڵبەری کورد کرد کە بەو هۆیەوە کۆڵبەرێک بە ناوی زاهر سەربازی هاوکات گیانی لەدەستدا و کۆڵبەرێکی دیکەش بە ناوی مێهدی بسخەتی بە قورسی بریندار بوو. جێگەی ئاماژەیە دانیشتوویەکی نزیک ئەو سنوورە لەم بارەوە ڕایگەاندووە. لەم ناوچەیەدا لە سەرەتای ئەم ساڵدا تا ئێستا 25 کۆڵبەر تەقەیان لێکراوە کە بەم هۆیەوە 9 کەسیان گیانیان لەدەستداوە. جێگەی باسە زیاترین ژمارەی کۆڵبەران لە ئێران لە سنوورەکانی پارێزگای سنا، کرماشان ورمێ کۆڵبەری دەکەن و بە زۆری کۆڵبەرانی ئێران کوردن و بە ناچار بۆ بژێوی ژیانیان ڕوویان لە کۆڵبەری کردووە. کوشتنی کۆڵبەران لە کوردستان درێژەی هەیە. پاش تەقەکردنی هێزە انتزامیەکان کۆڵبەرێکی دیکە لە پیرانشار گیانی لەدەست ئەدات. بەپێی هەواڵێکی هێرانە ڕۆژی هەینی 21 خەرمانان لە ئەنجامی تەقەی هێزە انتزامیەکان لە سنووری پیرانشار شارۆمەندێکی ئەو شارە بە ناوی ئیدریس ئیبراهیمی کە بەکاری کۆڵبەریەوە سەرقاڵ بووە گیانی لەدەست ئەدات. بەپێی قسەی شایەت حاڵان هێزە انتزامیەکان بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت لە ناکاو تەقەی لە ئیدریس ئیبراهیمی دەکەن و لە ئەنجامدا ناوبراو گیانی لەدەست ئەدات. چوار چالاکی کرێکاری بە زیندان و شەلاق مەحکوم کران. لە قەی 103 دادگای گشتی بەندەری ئیمام خومەینی پارێزگای خۆزستان چوار کرێکاری پیتروشیمی رازی بە 6 مانگ زیندان و 50 زەربە شەلاق مەحکوم کردووە. بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان دادگای ئەو چوار چالاکە کرێکاریە ڕۆژی دووشەمە 24 خەرمانان لەسەر سکاڵای بەڕێوەبەری گشتی کۆمپانیای پیتروشیمی رازی بە دژی ئەو کرێکارانە بە تۆمەتی تێکدانی نەزم و بێڕێزی و هەڕەشەکردن بەڕێوەچوە ئەو حکومەیان بەسەردا سەپاوە. لە بڕیاری کۆتایی دادگادا هاتووە کە خاوەنکار سکاڵای بە دژی ئەو چوار چالاکە کرێکاریە بەرز کردوێتەوە باس لەوە دەکات
کە لە ڕێکەوتی 28 ڕێبەندانی ساڵی 1392 هەتاوی کرێکارانی پیتروشیمی ڕازیان هانداوە کە بە گەڵاڵەی داواکاری نابەجێ و دوور لە بابەتەکانی پەیوەندیدار بەکارەوە بوونەتە هۆی ئەوەی کە کرێکاران کۆبوونەوەی ناڕەزایەتی ڕێک بخەن و چالاکی ئەو کۆمپانیانە ڕابگیردرێت. خاوەنکار وتوویەتی ئەو کۆبوونەوەی بە شێوەی پچڕ بۆ ماوەی چەند ڕۆژێک درێژەی خایاندووە کە ڕێخۆشکەر بووە بۆ ئەوەی بۆشایی لە چالاکی و دامەزرایەوە دروست بێت و زەرەر و زیانی ماڵی بگەێنێت و سەرباری ئەمانەش بێڕێزی بە بەرپرسانی ئەو کۆمپانیانە بکرێت. جێگای ئاماژەیە دادگا بە لەبەرچاوگرتنی سکاڵای خاوەنکار و بینینی گرتە ڤیدیۆکانی ئەو دامەزرایەوە و وتەکانی کرێکاران ئەو تۆمەتەی کە سەبارەت بە تێکدانی نەزم خراوەتە پاڵیان پەژڕاست کردەوە لە هەمان کادا بە لەبەرچاوگرتنی نەبوونی هیچ جۆرە پێشێنەیەکی پێشێلکاری یاسایی و دۆخی تایبەتی خێزانداربوونی کرێکاران حکمی زیندان و شەلاقەکەیانی بۆ 2 ساڵ زیندانی هەڵپەسێدرا و گۆڕیوە. نەحمەد ئەحمەدی مافیناز لەم بارەیەوە وتی دادگاکردنی ئەو کرێکارانە نابێت لە دادگای گشتی بەڕێوە بچێت و بە دوواداچوون سەبارەت بە کێشەی لەو چەشنە دەبێت لە دادگای تایبەتی پەیوەندیەکانی کارەوە بەڕێوە بچێت. لە ماوەی 17 ڕۆژدا 2 کرێکاری کانگای فاریاب گیانیان لەدەستداوە. لە سەرەتای مانگی خەرمانانەوە تا ئێستا لانیکەم 2 کرێکاری کانگای بەردی کۆرۆمی فاریاب لە کاتی کارکردندا گیانیان لەدەستداوە بە پێی هەواڵەکان لە 2 ڕووداوی جیاجیادا کە لە ڕۆژەکانی 1ەم و 16هەمی خەرمانانی ئەمساڵ هاتووەتە ئاراوە 2 کرێکار کە خاوەنی ژن و منداڵن بە ناوەکانی سعید مەحموودی نۆدژ 28 ساڵ تەمەن و ئیبراهیم جعفەری 27 ساڵ تەمەن بەهۆی ڕوخانی تونلی ناو کانگاوە گیانیان لەدەستداوە. جێگەی ئاماژەیە پێشووتر ڕووداوی لەم چەشنە لە کانگای فاریاب ڕوویداوە و لە 28 گەلاوێژی ساڵی 91 تاکو 13 پوشپەڕی ساڵی 93 ژمارەیەکی دیگا لە کرێکارانی ئەو کانگایە بە ناوەکانی ڕەزا دلاوەری، محسن پاکڕەوان و مراد شەهریاری بەهۆی ڕووداوی جۆرا و جۆرەوە کە لە ناوە و دەرەوەی کانگاکە ڕوویداوە بوونەتە قوربانی و گیانیان لەدەستداوە. بە پێوە هەواڵە کانگای فاریاب بە شێوازی 6 ساڵ لەمەو پێش بەڕێوە دەچێت و لە بواری ئیمەنیەوە لە ئاستێکی ناستانداردایە. مەرگی 50 کەس بەهۆی ڕووداوی کارەوە. لە 4 مانگی یەکەمی ئەم ساڵدا 50 کرێکاری پارێزگای خۆراسان گیانیان لەدەستداوە. بەپێی هەواڵی هێرانە ئاریا حەجازی بەرپرسی گشتی پزیشکی یاسای پارێزگای خۆراسان ڕایگەیاندووە لە 4 مانگی یەکەمی ئەم ساڵدا 50 کرێکاری ئەو پارێزگایە بەهۆی ڕووداوی کارەوە گیانیان لەدەستداوە کە 48 کەسیان پیاو بوون و هەروەهاش کەوتنە خوارەوەی بەرزایی و کەوتنی کەلوپەلی قورد بەسەر ئەو کرێکارانە هەر کامیان بووەتە هۆی مەرگی 16 کەس. ئەو 2 هۆکارە زیاترین هۆکاری مەرگیان لەخۆ گرتووەتەوە. بەپێی ئەو هەواڵە لە ساڵی ڕابردوو 154 کرێکار لە پارێزگای خۆراسان بەهۆی ڕووداوی کارەوە گیانیان لەدەستداوە. جێگەی ئاماژەیە ڕێکخراوی پزیشکی یاسای لەم بارەوە ڕایگەیاندووە لە 10 ساڵی ڕابردوودا 1383 تا 1392 12437 کەس بەهۆی ڕووداوی کارەوە گیانیان لەدەستداوە یان لەدەستدانی کرێکاران بەهۆی ڕووداوی کارەوە لە چەند ساڵی ڕابردوو بەرزبوونەوەی بەخۆ بینیوە. لە 10 ساڵی ڕابردوودا کەمترین ئاماری مەرگ بەهۆی ڕووداوی کارەوە لە ساڵی 1383 هەتاوی بە 697 ڕووداوی مەرگ و زیاترین ئامار لە ساڵی 1392 هەتاوی بە 904 ڕووداوی کارەوە بوون. 10 لە سەدی ڕێژەی نەخوێندەوارانی تاران منداڵانی کارن. بە پێی سەرژمێریە کە ساڵی 1390 کراوە لە نێوان 116,000 نەخوێندەواری شاری تاران 10 لە سەدی ئەو ڕێژەیە منداڵانی کار پێکی دێنن. بە پێی هەواڵەکان ئایەت جعفەری جێگری وەزارەتی پەروەردە لە شاری تاران ڕایگەیاندووە لە نێوان 116,000 نەخوێندەواری شاری تاران کە لە ساڵی 1390 هەتاوی سەرژمێری بۆ کراوە 10 لە سەدیان منداڵانی کار پێکی دێنن و ئەگەری زۆری هەیە کە ئەو ڕێژەیە زۆرتریش بێت. جعفەری لە درێژەی قسەکانی داوتی هۆکاری سەرەکی ئامادەنەبوونی منداڵان لە شوێنی خوێندنگە بە زۆری بێسەرپەرشتیاری منداڵان یان گیرۆدەبوونی سەرپەرشتی بنەماڵەکان بە مادە هۆشبەرەکانە. جێگەی ئاماژەیە ئەو بەرپرسە بە ئاماژەدان بەوەی کە بێبەشبوونی منداڵان لە خوێندن لە ساڵەکانی 92 بۆ 93 هەتاوی ڕێژەیەکی 6,000 کەسی تۆمار کردووە ڕایگەیاند. هێشتا کەم ئامارە بە وردی شیکاری نەکراوە و ڕێژەی ئەو منداڵانە کە کۆچیان کردووە یان پەیوەست بە بازاڕی کارەوە بوون نادیارە. شایانی باسە باسکردن لە بوونی ئەو ڕێژە لە منداڵانی کار لە ئێران لە کاتێکدایەکە لە یاسای کاری ئێران کارکردنی منداڵانی خوارەوەی تەمەن 15 ساڵان بە نایاسایی ڕاگەیەندراوە.
ژنان لە شوێنەکانی کاردا لەگەڵ ئازار و ئەزیەتی جۆراوجۆ ڕوبەڕوو دەبن کە ئەویش گرێدراوە بە جۆری پیشەکەیان و شوێنی کارەکەیان و هەروەها ئاستی خوێندەواریان. با تێڕوانینێکی گشتیدا ئازار و ئەزیەتی ژنان لە شوێنی کاردا بەشێک لە توندوتیژیەکان بە دژی ژنان لە شوێنە گشتیەکان بە ئەژمار دێت. ئەو توندوتیژیانە شێوازی جۆراوجۆری لێ دەکەوێتەوە وەک توندوتیژی فیزیکی، ڕەوانی، جەستەیی و ماڵی کە زۆربەی ئەو ئازار و ئەزیەتانە کە بە دژی ژنان لە شوێنەکانی کاردا دێتە ئاراوە توندوتیژی ڕەوانی و جەستەیی لە خۆ دەگرێت. لە میوانی بەرنامەم پرسیوە ئەو توندوتیژیانەی کە لە شوێنەکانی کاردا بەرۆکی ژنانی کرێکار دەگرێتەوە کامانن؟ هەروەک دەزانین کرێکار بەخۆ بە گەلێک مشکلاتên ڕۆژانەیەک و گرێدەی بە کار دنیای کار بێکاری وەزیەتە قەیرانە ئابووریەک و لەسەر ئیران هەیە بەوانە گرێدەی وەزیەتێکە گەلێک ئەسەفناکدا بەسەر دەبە. ئیجا ئەگەر دێ وڵاتێکی ئەهادا کرێکار بی و بە تایبەت جنسیەتیش تێدا تێکەڵ ببە و ژن بی 100% گەلێکی توندوتیژی دەکەون بەرچاو. چونکە دنیای با کار و بە کەتنە ناوێنە بۆ مانە ژنێکی لە وڵاتێکی وەکو ئیراندا 100% دیار دەبێت و ئەو ژنە لەبەر هەنێک وەزیەتێن نیاز و احتیاج دێتە بازە دنیای کار. چونکە وەزیەتێکی و سەدایەکی نە وڵاتی ئیرانی کاری خۆ بە تەواوی بگەینە ئاستا تۆساوە پێگەیشتنێ، نە کاری خۆ بە تەواوی قەیدوبەند سونەتی خلاص بکە و دەبێ ڕەوشێدا احتیاج بە کار، احتیاج بە گوزارانە ژیانێ و هەروەها کێشەین جوەکی وەکو ئێتیاد وەکو گەلێک دیاردەین دیکە ڕۆژانە ماڵبات و فرد دناو کۆمەلگەی پێرە دەرگیرن سەبەب بەکی ژن بە کێشەین وەکو بە دیاردەی وەکو تەلاق، جودابوون و یا ئەس بێژم ji destana serokên xêzanê ve rûberû bimîne û naçar dimîne li nîvê temena xwe de em bêjin bi dunyaya kar re aşina be. Eva bixwe zerbeyekî mezin e bo wê jinê, eva bixwe gelekî rêxweşker e bo wî ku rastî tundutîjiyên coracor li nav muhîtê îş de bê, kar de bê. Çunke eger civakî de kî jin li sereta amade nebe, poxte nebe, bi vê zihniyetê hazir nebe xwe bo dunyaya kar amade bike 100% که چون او دنیای ایش گلک اشتاره تازه آشنا دبه و یا حتی بو خو گهشتن به وی راندمانه کو مبست وی محیط ایشتا شاید گلک فداکاری و شاید گلک خود در باس بنا بکه کی به معنی که راستی احتمال به سوی استفاده کردن و به خشونت به شیوه خشونتی که به شکل خشونتی که خود در نپیش. یعنی بگشتی مبست اوه جواکی که وکو ایران دکی هشتا وان قید بند سنتی را خو خلاص نکریه و جیاله کی دجی گلک مایله بو بخو بگهینه به صنعتی بونو توسعه و مدرنیسم وان تشتانا و نیاز روزانه یا جواکی و جمعیت زوروی جواکی و بجم او کشین که هنو روزانه نیازن جور بجور بیوره در دخینه قربانی خونین درجه یک جه قشر جن البته کی دیگه چون ام باش دزانن سربخوش جیان کردن جنه کی جواکی وک ایران دا مگر اینکه شهرین گران دا رو بده سربخوش جیان کردن جنه کی جی به معنای که گرک پیوستی به پیدا کردن کار هیا سربخوی مساوی به وی که تو دسته گیرفانه تده بو ایشه کی تهبه ایجا اوانا بو جنه کی وکو جنه ایرانه تقریبا دوج تندوتیجینینه هرچند که اصل هر دری دا جن د محیط کار دا تندوتیجی رو بره بس لجبا که ایرانی دا همیشه لحظه گیشتن به استقلاله گیشتن به مادیت و گیشتن به کار و پاره و دنیای کار گرک چند فیلتر در باز به یک جوان فیلترنا جواکی را گرک در باز سرتا عائله خانواده خانواده ده گرک در باز پاش یا جواک هیا گرک جه رضایت جواکی در باز یا جی معیارن جواکی یه سنتی هنکی گلک ری پیش یا جندگیره و یا دنیجی نبونه سیاستی که راسی دولتیه کو تو قانون استاندارد نینه بو جلحاظ عالی وزارت کار با به رعایت کردن به تایبت بوجنه
کرێکار. کێشەی سەرەکی سەبارەت بەم پرسە شاراوەبوون و تابۆبوونی ئەو توندوتیژیانەیە لە کۆمەڵگای ئێستاکەی ئێمەدا. هەر بۆیە ئەم دوو چەمکە لەمپەرێکن لەسەر ڕێگای تاوتۆکردنی ئەم پرسە گرینگە. کۆمەڵناسان جۆرەکانی ئازاری جنسی بەم شێوەیەدا بەشتەکەن: 1. تانەوتەشەرەکان کە چیرۆکەکان، گاڵتەکان، تەنزی جنسی، پرسیارکردن لە مەڕژیانی شەخسی و یان پیشنیاردان بۆ درێژە پێدانی پەیوەندیەکان لە دەرەوەی شوێنی کار، 2. سیرکردن بە شێوەیەکی ناشیا و نائەخلاقیانە و چاوقڕتاندن و شتی لەم چەشنە، 3. ئازارەکانی فیزیکی کە نزیکبوونەوەی لە ڕادە بەدەر بە ژنی کرێکارەوە لە کاتی کارکردندا و دەستدرێژی جنسی بە شێوەی زۆرە ملێ لە خۆ دەگرێت. خاڵێکی دیکە لەم بارەیەوە ئەوەیە ئاستی ئەو ئازار و ئەزیەتانە بە لە بەرچاوگرتنی پانتایی شوێنی کار لە کەرتی دەوڵەتی بێت یان خصوصی، ئەو کۆمپانیایە یان کارخانەیە ناوبانگی دەرکرد بێت زۆر جیاوازە. ئەگەر پێکهاتەی ئەو شوێنە کارە بچووک و ناوبانگی کەمتر بێت یان ئەوەی کە کەمتر لە ژێر چاوەدێری دەرەکی بێت، ئاسی توندوتیژی لەو شوێنانە ئاشکراتر، تونتر و بەرفراوانترە. پرسیار ئەوەیە زۆربەی ئەو شوێنانەی کە ژنانی کرێکار تێدا سەرقاڵی کارن چه بەشگەلێک لە خۆ دەگرێت و بۆچی ئەو توندوتیژیانە شاراوەیە و هەواڵ و زانیاری لەو بارەیەوە بەدەگمەن دەدرکێت. ئەو شوێنانەی کە ژن تێدا مەشغول کارن یاژی ئەغلب مایلن بەوان ئیشانە بچن، ئیشن وەکو جێ غیر ڕسمینە، یعنی تقریبا جێ نووسانێکی نزارەت سەر کێمترە، کارفەرما دکارن ڕەحەت خۆ دانینە بیمێ لا بدن، بیمە نەدن، یا کارفەرما دکارن gelek کارگەر استخدام بکن و bi destmozekî gelek kêm wekû firoşendegî wekû bêjim tolîdê nesacî wa tiştana da yekî eglab ev ciyana gelek amade ne bo qeyranê ra zû dest didin. Yani çon eger qeyranek hebe van ciyana bigire rehet dikare sebeba ihraca gelek jina û bêkarbûna wan bibe veya mesela Wezareti Kar eger naziran rêke bi tevasûta peymankarê ku van derine îş dikin dikare nazir xeyr mustaqim bê û nebîne gelek veziyetan veşêrin veya mesela gelek cîhanekî riayeta niyazê jina bû wî îşî nayê kirinê wekû ew lavazimê ku bo kirêkarekî pêwîst e eglab sayzê jinan da nîne ve evana bi xwe rê xweş dikin bo wî kî jin bikarin خۆ تطبیق بدن به ئەو ئیشێک بۆ wan hatiye spardin. Çünkü em dizanin sermedeyê di nawaroka xwe de istismar e eger nizaret li ser nekirin. Bi taybet ciyên aha ku ji dûrê nizaretê ne vêna bi rehetî muhtewayê vedigerine be istismarê û mesela tolîdiya da gelek jina ra îş mehdûd dikin kî gerek di roja ne ew hinde cil ya jî libas bidûrî ya kefş bidûrî ya bi her hal qiyasekî bû teyîn dikin ve ew کارگر مجبوره بو کو روزا خو بگینه وی راندمانی نشان بده روزا خو اضافه کاری و ساعت اضافه را در باز که ابا بخو نشان ده چند رعایت نکردن جنا حقوق جنین کار و ده داد که برچا یا جی او شینه کو مثلا جن ده اشتکن زیاتر مایل ببینن کی جن مجرد بنوی داره چونکه قمیوان و سیوان مالداری و میرداری و اجازه و مرخصی خواستن وقت مرخصی زایمانه شیردان نو او تشتانا تیدا نبی چونکه او تشتانا باعث بکی جه سطح تولی دوان دورانه کمتر ببو لگل وی که بیمه جینینه راحت کارن کرکارین که ویده جیان اشتکن به اخراجو جه دستان کار روبرو بهیلن او جیانه اغلب اگر هاتو قیرانه که رجل روبرومان کسی که سرطا جکار دردخینن جنن چونکه به هر حال میرک حتی جنک کار کردن دور دا بونا سوده زیادتره کی میر کار بکن جله لگل بینه جه تناقضه که دیش های اوشی اوه کی گلک جیش هنه هست کن کارفرما هست کن جن ور بگیرن بوچی چونکه جن ده مرتب تر ایشی خود که به بیجم یعنی اعتراضی وان کمتره جه ترساوی که ایش دیش دست بدن و لگل ویج ایش مرتبتر برای کوپکتر انجام دادن و بر همه زیادتر و راندمانک باشتر. اونا بخوا همو
ئەو دەلێلەینایەکی سەبەب توێژن دەنگی خو نەکە چما چونکی جوواکێکی کو بە 5 میلیۆن بێکارە ڕوبەڕوویە و تەنها دوێ جوواکێدا 11% ژنێ شاغلێمە هەنە 100% نیشان دەدە کی لەوان دەبەرانە ژن بۆ چ دەنگی خو دەرناخینن و ژالێکی دیژە ئەو سندیکا و ئەو بێژم تاونی یعنی ڕێخستنی و دەنگی کارکەران دگەینن ناڕزەتیوان دگەینن و خواستەوان ئۆرگانیزەتکن ئەوە ئەغلب دیدێکی مەرسەڵانە هەیە و لایە مدیریەتی وێدا و ناو پۆستی مدیریەتی وێدا ژن کێمتر چی دیگرن و ئەگەر ناو مدیریەتیدا ژن جیوان نەبە طبعا و مسلما نیازی ژنا مەطرح نینە دە ئۆلەویەتیدا نینە جگە لەمانە کە باسی هات دۆخی ژنانی کرێکاریش وەک پێگەی ئابووری و کۆمەڵایەتی و خوێندەواریان پێکنەهێنانی ژیانی هاوبەش و لە هەموو گرنگتر ئاستی پێویستیان بەو کارەی کە ئەنجامی دەدەن کارتێکەریان دەبێت لەسەر ئاستی ئازار و ئەزیەتی ژنانی کار لە شوێنەکانی کاردا. لە میوانی بەرنامە دەپرسم ئەو خاڵانەی کە خودی ژنانی کرێکار بە هۆکاری جیاجیاوە وەک دۆخی ژیان و گوزەرانیان دەبێتە ڕێگە خۆشکەر بۆ ئازار و ئەزیەتیان لە شوێنەکانی کاردا چین. هەروەها ڕۆڵی کۆمەلگا و بەتایبەت دەوڵەت لەم بوارەدا دەبێت چۆن بێت؟ بە یەک ڕستە مرۆڤکەرە جوابای بدە ئەو ژەوەیە کە ترس ji bêkarbûnê tirs ji destana îşê xwe و tirs ji wî ku civakekî de gelekî bêkarî heye û rojane qeyranên corbecor li ser wî welatê têne piyadekirin tirs ji wî ku nekarim carek din îşekî peyda bikin bê helvesmanîna jinayekî rêxweş dike bi van tiştana re vegerne wê astê da tund û tîjî 100% ضربه مزن یا جسمانی روحی به جن دخو و 100% گرک هلویس بگرتن به هلویسمانی نجنا خو جی غیر رسمی دا حولدن بوی کو جی غیر رسمی دا استخدام ببن اغنا بخو یک جوان کارن کو گرک جن لی دور ببینه بکو بکار با برچاو و جی رسمی دا و مشارکت بکده اتحادیه کارگران دا وی دلیل دا و جوان ریان دا بکاربن اعتراض و دنگی خوب بگیینن و اگر او آزار لور دبینن چش لحاظ تحقیر کردن چش لحاظ سوء استفاده جنسی چش لحاظ گلک تشتندنه بوان را به حلویس نمینن و بوان کارنا بردوام نبن به ازای کار خوش دست ندن چونکه نتیجه وان قبول کردنانا لسر روح و جسم جنده تقریبا گلک مزن داتینه اما جه لحاظا خود جنان و اگر جواک بررسی بکن 100% جواک پارا یا پاشفمانا جن یا ریخوش کردن بو تونوتیجی لسر جنه تاثیری که گلک مزن هیا اوی کو آیله مالبات نهیلن زاری وانا ده سنین جوانی دا با دنیا ایش را بطایبت کچی وان بطایبت جن دنیای ایش را آشنا ببن اما بخو یک ظلمه که مزنه دوم جنه که سرکفتی اگر هوا دو نو دنیای کار دا نه به عنوان کرکار و لهر آستکی دا تحقیر کردن یا بچه که جدا جوی جنه نیرین اما بخو سبب دوه که جی گمان و شک چه بکی آیا بو او جنه گیشتی به پوسته حتما گلک تشت قبول کرنه که گیشته به آسته و دیدی سنتی ها جوا که گرک جبرچاق را بدر باز کرن تاثیر که مزن هیا سر به روش جنان و هر وها دولت ده تعریف کردن رابطه فرد و دولت دا آقادرد که دولت چند به خمساره نسبت به فرد دنام جوا که دو چند به سرمایه سیاست گذاری که راست سرمایه گذاری که راست سر فرد کو بکار آینده و اینا تامین بکه چارچوبا کار دا ایدی اوا کار کاری دبه و یا انواع اقسام کاری دنه مثلا اگر دولتی دا او موضوعانا برچاو بگیرین که پاش تحصیل تمام کرنا دوره تحصیلی خو آسانکاری کو به استخدام وان دانشجویانا بکرین و یا اوانی کو مال دانه به هیچ شیوهی که نکاری نه تحصیلات خلاص کن بو آنا جلازه هین فنی با بکارن دنیای ایش بوان آوا بکن 100% جواکی که پر آسایش و امنیت بو و
هەر هەزیگە ڕایەتی ماقدا دەکردن ئەمە بدەخەوە چون دەوڵەتێکی ئاهادەیەکی تەنها محدود بە یەک دو شەهری مەزنە و دەسەڵاتداری و ئیدارە و نظارەت و هەموو تش محدود بە چەند باژێرانە و ناگەێتە شار بە شار گوند بە گوندێ وی مەملەکەتی پەهناوەر بوێ جەمیەتە بێکار بوێ جەمیەتە شلوغیەوەی مەملەکەتی ناکارەمەدیەوەی دەوڵەتی نیشان دەدە و نیشان دەدەکی رابطه خو بگیشتی لەگەڵ فرد لەگەڵ کۆماگا لەگەڵ قشرێ وێنا تاریک نەکرێ و خوددان سیاست گوزاریەکی ڕاستی نینە و نکارە جەوابگو ببە و ئەو قانونین کو به ظاهر دەرخستنە بۆ ڕەپاهی ژنێک کرێکار وەکو مافێ مرەخەسی بۆ پشتی زایمانی مافێ شیردانین و مافێ کێمکردنە سەعاتی کار بۆ ژنێن خاوەن مناڵی ژێر 7 ساڵ ئەوەنا دەرئەست زەربەیەک بە دیسان ڕاشەوان ژنێن کرێکار دە چونکی نزارەتە و یاسەر جێن کار نینە و کارفەرما بە ڕاحەتی دکارە ژمان قانونەنان بڕەوە و ژنان استخدام نەکە حتا کو دکارە بەڵێ خۆشەویستان ڕەخساندنی ئەمنیەت بۆ ژنانی پیشەدار لە ئەرکی سەرەکی و گرنگەکانی بەرپرسان و یاسادانەرانی حکوومەتیە کە پێویستە ئاوڕێکی جددی و تایبەتی لەم مەسەلەیە بدەنەوە. خاڵێکی دیکە ئاشناکردن و وشارکردنی ژنان بەگشتی و ژنانی پیشەدار و کرێکار بە تایبەتی بە مافەکانیانە لە مەڕ ئازار و ئەزیەتی جنسی لەلایەن پیاوانەوە کە ئەویش پێویستی بە فەرهەنگسازییەکی بەربڵاو لەلایەن ڕاگەیاندن و میدیاکانەوە هەیە. زانیاری بەخشین بە ژنانی کرێکار لە حاڵەتێکدا توندوتیژی لە شوێنەکانی کاردا بەرەو ڕوویان دەبێتەوە باسکردنی ئەو ڕاستیە کە لە جیاتی خۆخواردن و ترس و دڵە ڕاوکێ لە ئابڕوو و لە دەستدانی کارەکەیان ڕێگای ناڕزایەتی و بەرزکردنەوەی سکاڵا و بە دواداچوون بۆ دەستەبەرکردنی مافەکانیان بگرنە بەر. بینەرانی بەڕێز بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم دیدارەشمان بە سپاس بۆ ئێوە و میوانی بەرنامەکە تا دیداری داهاتوو ماڵەوە.